ئەی پیرۆزە لەگەلی کورد بردیەوە یەشێتی مام لەما و دواگەلی کوردم دەژی خۆشبەخت و ئارام پیرۆزە لەو کەسانەی ئەمجارە سەوزیان پۆشی یەشێتی مام سەرکەوت وڵات پڕبوو لە خۆشی یەشێتی مام سەرکەوت وڵات پڕبوو لە خۆشی لە سلەیمانی و گەرمیان و لە سنووری ڕابڕین هەڵشی ڕژانە سەرزادا دەکەن خۆشی پێکەنین بە بادینانی ڕەنجین دهۆک و زاخۆی دەلال دڵخۆشن بە سەرکەوتنی یەشێتەکەی مان زەلال دڵخۆشن بە سەرکەوتنی یەشێتەکەی مان زەلال لە ناو هەولێر و کۆیە و هەموو باڵەکایەتی دڵخۆشن بە سەرکەوتنی حیزبەکەی کاکۆسرەتی حیزبی خوێنی شەیدان سەرکەوت برایەوە دیوای خۆشی و چاکسازی بۆ میلەت گەڕایەوە دیوای خۆشی و چاکسازی بۆ میلەت گەڕایەوە ئەی سەرکەوتنی بەدەسێنە حیزبی خوێنی شەهیدان سەرۆک بابڵی وایگەل وڵات دەکا ئاوەدان سەرۆک بابڵی مەزن سەرکردی سیاسەت مەدار سەرت خزیەشێتی مام شکەستت دابانە یار سەرت خزیەشێتی مام شکەستت دابانە یار ئەی هیوای خەڵکی کوردستان سەرۆکی خاوەن بەڵێنت دا و ڕوخاندت دەسەڵاتی خۆسەپێن سەرۆک بابڵ ناهێڵێ چیتر میلەت بڕەنجێ سەرجەم بەڵێنیەکانی هەمووان دەکات جێبەجێ سەرۆک چاویان لە تۆیە هەرچی خەڵکی هەژارە تاجی سەری پێشمانکەوە ئیتر کاتی کردارە تاجی سەر پێشمانکەوە ئیتر کاتی کردارە تاجی سەر پێشمانکەوە ئیتر کاتی کردارە سڵاو لە یەشێتی نیشتمانی کوردستان سڵاو پیرۆزە لە دایکی شەهیدان پیرۆزە لە زیندانیانی سیاسی پیرۆزە لە هەر چوار پارچەی کوردستان